قوربانێکی دەستی تیرۆر توانێ ببێتە خاوەن میدالیایەکی زێڕ. نەجدە عیماد لە دایکبووی ساڵی 2004 و دانیشتووی پارێزگای دیالەیە. لە ساڵی 2008 لەلایەن تیرۆریستانەوە ئۆتۆمبیلەکەی باوکی تەقێنرایەوە. هەر بەو هۆیەوە هەردوو قاچ و دەستێکی لەدەستدا، بەڵام بەردەوام بوو لە ژیان و کۆڵی نەدا. لە تەمەنی 10 ساڵیدا ڕووی کردە وەرزش و دەستی بە یاری تێنسی سەرمێز کرد و لە حەوشەی ماڵەکەی خۆیاندا مەشق و ڕاهێنانی دەکرد. هەر لەو ساڵەدا بەشداری یەکەم پاڵەوانێتی کرد و توانیە پلەی دووهەم بەدەست بهێنێت. لە ساڵی 2024 توانیە مێژوویەک بۆ خۆی تۆمار بکات و میدالیای زێڕین لە یاریەکانی پارالامپی پاریس بەدەست بهێنێت. لە نوێترین دەستکەوتیدا هەفتەی ڕابردوو نەجلە توانیەی میدالیایەکی تری زێڕ بەدەست بهێنێت و بەسەر چەند یاریزانێکی جیهانیدا سەر بکەوێت. نەجلە بە یەکەم کچی عێراقی دادەنرێت کە توانی بێتی بگاتە ئەم ئاستە و میدالیای زێڕ بەدەست بهێنێت. جا ئەم چیرۆکەش ئەومان پێ دەڵێت ڕاستە نەجلە بەشێکی جەستەی لەدەستداوە، بەڵام بە هێز و ئێرادە توانیەتی هەموو شتێک بەدەست بهێنێت.